بەبەنداویەوە بینیەوە تۆیانی چی بە ماڵی کارەبان ناین ئەڵەن لای کاقوبادەوە وەرەقەی وە تۆ ئەڵێن نایم ئەو کارەبایان نابێ ئەوها بێت دوای ئەوە ئێمە کێشەمانەوە نییە لەگە کۆمپانیای هەر ڕێگەیەکەگرێتە بەر زۆر ئاساییە بە بیاتە قانونچیەکە بەڵام ناتوانێت کارەبا لە 1200 بەشدار بووی پرۆژەکە بکوژێنێتەوە وەکو زانکۆ وەکو سەرجەم برادران لە هەواری زانکۆ ئێمە ئەم خۆپیشاندانە هەروە بەردەوامە بێ هەتاوەکو چارەسەرێکی بۆ دۆزێتەوە بە کارەبا بۆ پرۆژێ دابی کارەبەر ئەو پرۆژێمە مۆڵەتی هەیە بەپێی مۆڵەت بەپێی قانونی و بەرهێنان دەبێت لەسەرێتیکەوە کارەبای بۆدانێت سەرۆشی حکومەت خۆی بناغی بۆدانێت ئەم پرۆژەیە لەلایەن و بەرهێنانەوە مۆڵەتی پێدراوە کاتی خۆی کە ڕەزامەندی وەرگرتووە ئەبێ بە هێڵی 33 کەیفی بکات بەڵام کۆمپانیەکە چوو هێڵی 11 کەیفی جێبەجێ کردووە کە ئێستا بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی کارەبا چارەسەری زەحمەتە ئیلا بێ کۆمپانیا وێزگێکی مۆبایل لە ناو پرۆژەکە دانێت تاوەکو هاوڵاتیان بتوانن کارەبا وەرگرن و بەدەر لە ڕێنمایەکانەکە جەنابی سەرۆکی حکومەت کامەش قانونە و لە وەقایعایە و لەوانەیە هەنگاوێکی قورس بێ جەنابی سەرۆکی حکومەت ئەگەر بتوانێت بەدەر لە ڕێنمایەکان بە دوو هێڵی 11 کەیفی ڕەزامەند بێ بۆ ئەم پرۆژەیە کێشەکەیان چارەسەرە بێ هەردوو ڕێگەکە ڕوبەری و خەڵکەمان کردووە کە خۆیان بە دوایە بچن هەر کاتێکم ڕەزامەندیانە هاتووە ئێمە لاریمان نییە کارەبایان پێدەین و لە خزمەتیانە سوپاس. هیچ یەکێ لەو کێشانەی کە بازەکریا ئەمڕۆ عرض کراوە دوور و نزیک ئەوە بەرەبەراتی و بەرهێنانی سلێمانی ئەتوانە سەرداریان بکەن سلێمانی نابچن دەستەی و بەرهێنان لە دەستەی و بەرهێنان بڕۆ بپرسە کۆمپانیا چی لەسرە کۆمپانیا ئەوەی لەسرە سیاجی خۆی داخلی ناو پرۆژە جێبەجێ بکە ئەم کێشانەی کە ئەمڕۆ بازەکرێ لێرە و ئەم خەبەر و باسی هەیە کێشەی ناو پرۆژێنێ کێشەی دەرەوەی پرۆژێ ئەنجا ئێمە هاوکاری بۆ ئەو خەڵکە ئەشزانی کە حکوومەت بە قەیران هاتیەپەڕێ هاتوین هەندێک هاوکاریمان کردو ئەوتان لە دەرەوە بۆیێنین بە مقابلەیان نینێ کارەبا ئەوە 4 مانگ زیاترە ماجی بایی 5 دەفتەر زیاتر من گازەکەمەوە مۆلیدانە لێرە باسی خەتێکەکە نازانم لەکوێ بە 15 دەفتەر ڕیان کێشاوە کاکە من 4 مانگە 20 دەفتەرم بەزیاوە بە گاز بەبێ ئیندیساری مۆلی دەوتیەک چوون و مشەغیل و بەزم و ڕەزم لەبەرەوە ئەو کێشەیە لای ئێمە نییە ئەوەی بە ئێمە ژەوتری هیچی ئەسڵ و ئەساسی نیە و یەک بنەمای ڕاستیشی نییە